ئەمڕۆ دەستەی سەرۆکایەتی کاتژمێردە دانیشتین بڕیارماندا لە کۆبوونەوەی داهاتوو کاتژمێر دەونی و ڕۆژی دووشەممە دەبێت 8 مانگ واتە پێویستە 48 کاتژمێر پێشتر ئەندامانی ئەنجومەن بە کارنامەی کۆبوونەوە ئاگادار بکرێنەوە بۆیە کاتژمێردا دانیشتین دوای ئەوەی کەوە کاتی وەرگرتنی سیڤیش تەواو دەبێت ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی ئەنجومەن لەسەر سیڤیەکان دادەنیشین وردبینی دەکەین ئەوانەی مەرجەکانیان تێدا بێ مەرجەکان دەزانین ئێمە دەبێت تەمەنی 25 ساڵ بێت دەبێت دانیشتووی پارێزگای هەولێر بێت بەلایەنی کەم بۆ ماوەی 10 ساڵ دەبێت بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 دەبێت هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆز بێت دەبێت بەشدار نەبوو بێت لە تاوانەکانی ڕژێمی بەعس و دەبێت ئەو کاندیدەیکەوە با بڵێن هیچ تاوانێکی لەسەر نەبێت ئەمانە مەرجەکانن و ئەو مەرجانە هەمووی چێک دەکەینەوە ئەوانەی مەرجیان تێدا بێ هەمویان دەخینە پرۆسەی دەنگدان پرۆسەی دەنگدانیش بەو شێوەیە دەبێ ڕۆژی دووشەممە کاتژمێر 10 و سەرجەم دەستگاکانی ڕاگەیاندن ئامادەن سیڤیەکانیان لەلایەن بەڕێز هالان هورمە سکرتێری ئەنجومەنی پارێزگا دەخوێندرێتەوە دواتر یەکیان دەخرێنە دەنگدان ئەوانەی کەوا دەرناچەن هۆڵی کۆبوونەوە بەجێ دێڕن و ئەوەی کەوا دەردەچێ دەمێنێتەوە گوێ لە کۆمنتی ئەندامانی ئەنجومەن ڕادەگرێ کۆمنتەکانیان وەردەگرێ اینجا دواتر کاتێک دەدرێ بە پارێزگاری هەڵبژێردراو کە وتەیەک پێشکەش بە ئەندامانی ئەنجومەن و خەڵکی پارێزگای هەولێر بکات. زۆر باشە ئەندامانی ئەنجومەن ئەوەی کە تاوەکو ئێستاە ینی کۆدەنگیەکەیە بۆ ئەوەی کە دەنگ بدرێت بە هەر کاندیدێک بێت کە ئەنجومەن بە تەواوی دەنگەکانی یان و کاندیدانەی کە بربژێر کراون دەنگ بدرێت لەبەرەوە کە دەنگۆیەکە یان یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان ینی بە تەواوەتی فراکسیۆنەکانیان لە ئەنجومەن دەنگ نەدات ئەمە تا چەند دروستە دکتۆر؟ ئەوەی ئێمە بیستومانە لێرانە لەوانەیە طبعاً فراکسیۆنەکان ئینتیزاری بڕیاری سیاسی سەروی خۆیان دەکەن بەڵام ئەوەی لەناو ئەندامان دەگوزارێکەوە بەتەمان دەنگ نەدەن و فراکسیۆنەکانی تریش ئەوانەی کەوە لە کۆمەڵی ئیسلامی و لە یەکگرتووی ئیسلامی و لە دوو کاندیدی سربەخۆ ینی احتیمال هەیە دەنگ نەدەن من هیوادارم دەنجی پێ بدەن چکە دەبێتە پارێزگاری هەموو هەولێر بەنەتیجە لەوانەیە بەڕێز ئومێد خۆشناو بە دەنجی 18 ئەندام دەربچێت لەبەر ئەوەی ئومێد خۆشناو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لە ئێستادا 12 ئەندامی هەیە و 5 ئەندامی تەحالفیشی لە برادرانی کریستیان و تورکمان هەیە و هەروەها ئەندامێکیشی سربەخۆش دیسان هەیە دەبێتە 18 دەنگ کەواتە بە دەنگی تەواوی ئەوەشدە پەرلەمانتارە دەتوانێت بێتە پارێزگار بە نمونە ئومێد خۆشناو پارتی دیموکراتی کوردستان بەڵێ خۆی پێویستی بە پێی یاسا پێویستی بە 50 زائیدیەکەیە ئەگەر 30 ئەندام ئامادە بێت ئەگەر 30 ئەندام ئامادە بێت ئەوە 16 دەنجی پێویستە ئەگەر 20 ئەندام ئامادە بێت ئەوە 11 دەنجی پێویستە ئەگەر 16 ئەندام ئامادە بێت ئەوە 9 دەنجی پێویستە کەواتە یعنی دەمێنێتەوە 50 زائیدیەکەکە ینی چەند ئەندامی لە ئەندامان ئامادە بێت لە پرۆسەی دەنگدانەکەدا ئامادە بن بە پێی ئەوە دەبێتە پێوە بەڵێ 50 زائیدیەکی ئەو ئەندامانەی کەوا لە ناو کۆبوونەوەکەدا مەوجود دەبن ئەگەر هەرسی ئامادە بێت ئەوە پێویستی بە 16 دەنگ هەیە